بخوتي و 5000 بە قوتی کۆکەمەوە هێنامە بۆ غەزەدایەکی لە جیفانەوە الحەمدولillah خۆم بە بچووکترین و خزمەتکارترین کەس ئەزانم زۆر ئەوە ناچمە سەریان الحەمدولillah فەزلی خوایە ئەو خۆشەویستیە ئەگەر ئەوە ئیمانە دروستێکە ئەگەر ئەو خۆشەویستیە لە ناومان هەبێ بەخوا کەسمان غەدر لە کەس و ماڵی کەس یەکتری کەس ناخوا کەس ڕقی لە کەس نابێ ئەوە محەبەتی پێغەمبەرە ساڵ سەلام ئەگەر هەر کەسێک لەسەر سفری پێغەمبەر کۆبێتەوە چۆن عایلەیەک لەسەر سفری خۆشەویستی کۆبنەوەمان ئاوا کۆبینەوە ئەم وڵاتە عیبی نامێنێت گەورەترین حەدەسە لە بوونەوەرە چونکە ئاخر پێغەمبەر ساڵ سەلام و من هیوادارم هەولێر و پێشەنگیە لە دەست نەدا هەولێر بە مەولودەوە جوانە و هیوادارم ڕەسەنایەتی هەولێر ڕەسەنایەتی خۆی لە دەست نەدا و هیوادارم ئەو مەولودە ببێتە مای ئەوەی چی لەش فرۆش و چی مەساچی و چی گوندی لوبنانی هەیە لەم هەولێرە پاوکو بێگەردێک کە پێغەمبەری خۆشەوی نەمێت بە نوێنەرایەتی ئەو خەڵکە ڕۆژانە 300,000 کەس نانەدەین الحەمدولillah ئێستاش خەڵک هاوکاری دەنێ شەر هاوکاریە هێنن پێشوازی لە خەڵک دەکەی ئەوانەی هاوکاری دێنن من ئێستا لێرە وەستابم پیاوێک 5000 دیناری داپێم وتی قوتی کۆکەمەوە نازانم 5000ەکەم چی لێک با دۆلار نێتە دەرەوە 5000ەکەم کرە جیرفانم وتی ئەو 5000م ئیش کردووە ئەوەتە ئەو بەلولی کرد خەڵکی پارەی خۆی ئەرە بەخۆتی و 5000 بە قوتی کۆکەمەوە هێنامە بۆ غەزەدایەکی لە جیفانەوە لە ماوەی ڕابوود و خەڵکی کوردستانت بینی خەڵکی کوردستانت بینی کە چۆن بەدەم داواکاریەکان هات بۆ هاوکاری کۆکردنەوە بۆ خەڵک عزیزەکەم ئەم هەڵوێستەی خەڵکی ڕەسەنی کورد چۆن هەڵدەسەنجێنی بێوێ نەبوو یعنی کورد سلماندی بەڕەحمترین میلەتی سەر ئەرزە بەڕەحمترین و بە موقیفترین و بەغیرەترین میلەتە بەبێ تعاسوب کالێم کورد هەموو کوردستانێک دێتەوە تەنانەت مەسیحیەکانی شەگرێتەوە هەمووی موقفی زۆر جوانیان هەبوو خەڵکی لە ماندووبوونی خۆی پارەی هێناوە لە قەرزی کرۆ پارێناوە لەبەرەوە ئەو کورد ڕەسەنایەتی خۆی لە دەست نەداوە لە دەستی نادا ئینشاءالله نمونەیەکی کاریگەری هەیە ئەگەر بۆمان باسکەی والله ئەوە ئاخر نمونەیە ئێترەوە ئەوە کەمە ئێستا قوتی کۆ کردەوە پاری 5 داو بە مەلەوانی ئەمڕۆ لەوانەیە 10,000 ژنەکە 5,000 هێناوە